زۆر سپاس بۆ خی گەورە کە توانیمە ئەو سێ خاڵە بەدەست بێنین دەستخۆشی لە جمهورەکەمان دەکەین و ئەم سێ خاڵە زۆر مهم بوو وا دەکا لە ڕێزبەندی کۆتایی بە دوورمان بێخیتەوە ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوودا سەرکەوتون بەدەست دێنین. یاریەکە ئەوڕۆ یاریەکە لە ساڵحی ئێمە نەبوو بە گشتی هەر لە سەرەتاوە تا کۆتایی ئەوان لە ئێمە باشتر دەرکەوتن ئەوان زیاتر بە حەماسەتتر یاریان کرد ئەو حەماسەتەیوان وای کرد تۆزێک ئاستی فەریق ئێمە دابەزیت یاریگاش کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر یاریەکە ینی وەسەراحەت ئەو یاریگایە ناکرێتن ینی ئەوەی تو دەتەوێ جێبەجێی پێی لەناو چونکی لە زۆربەی حالەتەکان یاریزانی ئێمە دەقلیسکان دەکەتن زۆربەی یاریگاکانی کوردستان ئەو هانە ئەوە نابیتە هەزەتێک بۆ ئێمە کە ئێمە تووشی خەسارەت بووینە بەڵام فەریقمان بەگشتی ئەوڕۆ باش نەبوو. وڵای دوای یاریەکە نازانم ئێمە تووشی خەسارە بووینە حەق نییە ڕێگریمان لێ بکردن بچینە دەرێ هەرەوەندە ئەمە کوردین لە کوردستان دەژین ئەوە شەقلاوە مەسیف پێکەوەنە حتا لە خانقنیش یاری بکەن لە زاخۆ شاری حەق نییە و پالە پەستۆی لەسەر فەریق نمیوان هەرەوەندە هیچی تر نیە.